ئاگادارین کە هەڵمەتێکی 16 ڕۆژی لە جیهاندا بەڕێوە دەچێت بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان. لەم تۆڕتا دەمانەوێت باس لە ڕێژەی تونند و تیژی دژی ژنان بکەین لە ئیدارەی سۆران و ئەو ڕێکخراوانی کە گیراونەتە بەر. ئەم بابەتە گفتوگۆکەین با میوانداری شیروان خەلیل وتەبێژی بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان لە سۆران. کاک شیروان سڵاوت لەبێ، سوپاس کامپانیا لەگەڵ ئێمەی. دەمێ بزانم دۆخەکە چۆنە لە سۆران، ڕێژەی تونند و تیژیەکان لە چ ئاستێکدایە؟ بەیانی بینەرانی کورسات نیوز باش، زۆر سپاس بۆ میوانداریتان. هەڵبەتە سەبارەت بە ڕووداوەکانی توندتیژی خێزانی بە پێی بارودۆخ و بە پێی ساڵەکان یاخود بە پێی ژینگە گۆڕانکاری بەسەردادێ و بۆ ئەم ساڵش کۆمەڵی لە توندتیژەکان گۆڕانکاریان بەسەردادەوە، بەشێکیان ڕویان لە بەرزبوونەوە کردووە، بەشێکیان ڕویان لە نزمبوونەوە کردووە. باشە، باس لەواکێ ئەڵەی شێوازی توندتیژەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. لە ئێستادا شێوازی توندتیژەکان چۆنە بە تایبەتی لە سۆران؟ بەڵێ، ئەگەر بە نمونە بێنینەوە دەبینین ئێستا زۆر بێت توندتیژەکان لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووتەوە و بە جیاواز بە ساڵانی ڕابردوو کە کۆمەڵێک توندتیژی خێزانی هەبوو، ئەمانە ڕویان لە ئاستی نزمبوونەوە کردو، یاخود ئەگەر بە نمونە بێنینەوە لە ساڵانی ڕابردوو ڕێژەی کوشتنی ئافرەتان یاخود کوشتنی ئافرەت بە ناوی شەڕەفەوە ئامارەکان لە ساڵانی ڕابردوو ڕویان لە زیادبوون بوو، بەڵام خۆشبەختانە ماوەی چەند ساڵێکم جۆرە حاڵەتانە ڕویان لە کەمی کرد و دەتوان بڵێم هەر نەماوە، بەڵام ئامارەکانی توندتیژی لە ڕێگەی سۆشیال میدیا و خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەربراو ڕووی لە زیادبوون کردو. ئەمەش بەوە کاری زیادبوونی و یاخود فراوانبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاخود هەر هۆکارێکی تر لەم بابەتەوە. باشە، باست لەوە کرد کە توندوتیژی بەرامبەر بە ژنان زیادی کردو و هۆکارەکەشیت گەڕاندەوە بۆ بەکارهێنانی با بڵێن تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هۆکار بۆ بڵاوبوونەوەی توندوتیژی. دیارە ئامارەکان لای تۆ ئەمە دەڵێن. ڕادەی هۆشیاری هاوڵاتیان با بڵێن لە بەرامبەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی توندوتیژی لە چ ئاستێکدا دەبینەوە؟ ئاخۆ تا یان با بڵێن ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان لایەنە پەیوەندیدارەکان تا چەندە کاریان کردووە لەسەر هۆشیارکردنەوەی ژنان تا توندوتیژیان بەرامبەر نەکرێت؟ هەڵبەتە دەبینین لە ساڵانی ڕابردوودا هەڵمەتی هۆشیاری لە ئاستێکی نزمدا بوو، بەڵام خۆشبەختانە بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هەروەها ڕۆلی بەڕێوەبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی توندتیژی خێزانی لە سەرتاسەر یاریێمی کوردستان، هەروەها ڕۆلی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان ڕۆلێکی کاریگەریان هەبوو لە هۆشیارکردنەوە تاکەکانی خێزان. هەروەها دەبینین کە ساڵانە لە 25 نۆڤێمبەری هەموو ساڵێک هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی توندتیژی خێزان لە سەرتاسەر یاریێمی کوردستان دەست پێ دەکات و ئەمە بە شێوەیەکی چڕ لە سەرجەم شوێنە گشتیەکان، لە قوتابخانەکان، لە شوێنە گشتیەکان ئەم هەڵمەتە ڕائاگەندرێت. واتەمانە ئەوەی نییە کە ئێمە تەنها لە ماوەی ئەم 16 ڕۆژی کە دەستنیشان کراوە بۆ هەڵمەتەکە هەڵمەتی هۆشیاری ڕابگەین، بەڵکو بە بێچوانێ بە بەردەوامی ساڵ ئێمە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزانی سۆران بەبەردەوامی هەڵمەتی هۆشیاریمان هەیە. ئەوجا ئەو هەڵمەتە لە ڕێگای پەرەی فەرمی بەڕێوەبەرایەتیەکەمان بێ یاخود لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕ و سمینارات بێوە بەبەردەوامی هەڵمەتی هۆشیاریمان هەیە، بە تایبەتی لە شوێنە دوورەکان. ئەگەر بە نمونە بێنینەوە سەردانی ئەو گوندانە دەکەن کە کەوتونەتە سەر سنووری ئیداری سەربەخۆی سۆران، ئێمە بەبەردەوامی سەردانی ئەو قوتابخانەنان دەکەن کە لە شوێنە دوورەکان وە بەبەردەوامی هەڵمەتی هۆشیاری بل لە ڕێگەی قوتابخانەکان و یاخود لە ڕێگەی سەردانی ماڵان دەکەین کەوا هۆشیارێکی تەواومان بڵاو کردوتەوە کەوا ئافرەتان ئەگەر هاتو تووشی حاڵەتێکی توندتیژی بوون دەتوانن بەڵێ سەردانی بەڕێوەبەرایەتی ئێمە بکەن لە بەڕێوەبەرایەتیمە هەموو کارڕایە یاساکانیان بۆ جێبەجێ توندتیژیان بەرامبەر بکرێن. دەتوانن چی بکەن بۆ ژنان، بۆ تایبەت بۆ ئەو ژنانی کە توندتیژیان بەرامبەر دەکرێت؟ هەر ژنێک کە توندتیژی بەرامبەر کرابێت ئەگەر هاتو خۆی بتوانێت سەردانی بەڕێوەبەرایەتی ئێمە بکە، ئەوە ئێمە بەپێی یاسا مامەڵە یاسایی لەگەڵ دەکەین، پەراوی لێکۆڵنەوەی بۆ دەکەینەوە و پەراوەکە نمایشی بەردەم دادوەری لێکۆڵنەوە دەکەن، سەرجەم کارڕایە یاسایەکانی بۆ جێبەجێ دەکەن. ئەگەر هاتوو قوربانیەکە نەیتوانی بەهۆی ئەوەی کەوا ئەو
توندوتیژێ بەرامبەر کراوە بە نمونە بێنینەوە تووشی کەم ئەندامی بوو بێ یاخود تووشی حاڵەتێکی دەرونی قوڵ بوو بێ نەتوانی سەردانی بەڕێوەبەرایەتی ئێمە بکە ئەوە لە ڕێگای هەواڵدەرەوە یاخود لە ڕێگای بەڕێز داواکاری گشتیەوە داواکەی بۆ دەچوڵێنرێەوە سەرجەم کارڕای یاساکانی بۆ جێبەجێ دەکرێەوە ئەو تۆمەتبارانش کە هەڵساون بە ئەنجامدانی ئەم تاوانە ئەوە دووچاری سزای قورس دەبنەوە. باشە کاک شیروان دیارە کەمکردنەوەی توندوتیژی تایبەت بە ژنان دوولایەنە ینی ئەو هۆشیاری کە ئەبێ هەبێت ئەبێت هەم لەلایەن ژن هەبێت و هەم لەلایەن پیاویش هەبێت. خۆشبەختانە لەم دوایە ڕێکخراوەکانی تایبەت بە مافی ژنان لە ڕێگەی سیمینار و هەندێک بابەتی پەروەردەیی کاریان لەسەر هەردوو لایەنەکە کردووە هەم پیاوان هۆشیار بن تایبەت بە مافەکانی ژنان توندوتیژی نەکەن و هەم ژنانیشیان هۆشیار کردوتەوە کە ئەو توندوتیژیانەی ڕووبەڕوویان دەبێتەوە قبولی دەکەن. لای ئێوە چ کارێک کراوە چۆن کار لەسەر هۆشیارکردنەوەی هەم پیاوان کراوە و هەم ژنانیش کراوە تا چەندە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە کۆڕ و سیمیناری تایبەت هەیە تایبەت بە هۆشیارکردنەوە. ئێمە بەبەردەوامی هەڵەسین بە ئەنجامدانی هەڵمەتی هۆشیاری بە نمونە ئەگەر بێنینەوە ئێمە ئەمڕۆ لەگەڵ مامۆستایانی ئاینی سنووری ئیداری سربەخۆی سۆرانواتە هەر چار قەزاکانی سۆران و ڕۆند زومێرگە سۆر و چۆمان چەند پانێڵێکی فراون یاخود چەند سیمینارێکی فراوان لەگەڵ مامۆستایانی ئاینی ئەنجامە دەنکەوە ئەو مامۆستایانیانە لە ڕۆژانی هێنی لە مینبەرەکانیانەوە هەڵمەتی هۆشیاری بە تاکەکانی کۆمەلگا بگەینن و جگە لەمە ئێمە لەگەڵ فەرمانبەران لە یاخود مامۆستایان کە لە ڕێگەزینێرینە و پیاوان چەندین کۆڕ و سیمینارەتمان ئەنجامداوە یعنی مانای ئەوە نیە تەنها سیمینارات و یاخ هەڵمەتی هۆشیاریمان تایبەت کردێ بە ژنان و ئافرەتان بەڵکو ئێمە بەبەردەوامی لەگەڵ پیاوانیش هەڵمەتی هۆشیاریەوە سەرجەم پیاوانیش لە شوێنە گشتەکان یاخود لە فەرمانگەکان هاوکار بوون لەگەڵ ئێمە و زۆر جار بە هەماهەنگی لەگەڵ ئێمە کۆڕ و سیمیناراتیان ئەنجامدا بە مەبەستی هەڵمەتی هۆشیاریەوە. باشە کاک شیروان بۆ ئەم ساڵ بۆ 25 نۆڤەمبەر و لە چوارچێوەی ئەم 16 ڕۆژەدا چکار و چالاکیەک سیمینارێک چی کرا لە ناوچەکەی ئێوە؟ ئێمە ئەم ساڵ لە 25 نۆڤێمبەرەوە چەندین کار و چالاکی گرنگمان ئەنجامدان لەمانە هەڵساین بە سازدانی کۆنفرانسێک لە هۆڵی بۆنەکان لە قەزای سۆران کە هەر لەم کۆنفرانسەدا 16 ئافرەتی چالاکوان لە بوارە جیاجیاکان خەڵاتی ڕێزلێنانمان پێبەخشین کە ئەمەش وەکو هاندان و پاڵپشتێکی سەرەکی بوو ئەم ئافرەتانە لە سەرجەم تین و توێژەکان بەشدار بوون دەتوان بڵێم لە فەرمانبەرانی حکومی بوون لە وەزارەتی ناوخۆ بوون لە وەزارەتی تەندروستی بوون هەروە لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و لە حیزبەکانەوە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بوون هەروە چەندین ئافرەتمان خەڵاتکردن کە کاری سربەخۆیی دەکەن ئەمەش وەکو پاڵپشتێکی گرنگ بۆ ئەو ئافرەتانە سەبارەت بە کار و چالاشەکانی تر ئێمە بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی سۆران چەندین پانێڵ و سیمیناری بەرفراوانمان ئەنجامدان و لەگەڵ پەیمانگاکان لەگەڵ ناوەندەکانی خوێندن لە ناوەندەکانی خوێندن چەندین کۆڕ و سیمیناراتمان ئەنجامداوە و بەبردەوامی ئێستاش لەگەڵ مامۆستایانی ئاینی چەندین سیمیناراتمان ئەنجامداوە سەبارەت بە هەڵمەتەکەەوە و ئێمە تیمێکمان پێکەیناوە لە بەڕێوەبەرایەتەکەمان سەردانی سەرسنوورەکانی ناوچەکە دەکەن کە ئەو قوتابخانانی کە شوێنەکانیان دوورەوە یاخود بڵێن هێلی ئینتەرنێتی لێلاوازە کەمتر هۆشیاری لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەم شوێنانە گەیشتەوە تیمی بەڕێوەبەرایەتیمان سەردانی ئەم شوێنانە دەکات و هەڵمەتی هۆشیاری لە ناوەندەکانی خوێندن لەم شوێنانەی بڵاو کردوتەوە. بەڵێ کاک شیروان سوپاس بۆ زانیاریەکانە سوپاسکەم بەیانێ میوانی بەرنامەی بانی کورسات نیوزبی ماندوو نەبی سوپاس بۆ زانیاریەکانت بەخێراتی.